جێبەجێنەکردنی یاسای بودجە و دەسیدەستیەکانی وەزارەتی دارایی نیگەرانی بەدوای خۆیدا هێناوە. دوجار وەزارەتی دارایی ئاشکرای کردووە کە ڕێنمایەکان بۆ جێبەجێکردنی یاساکە هەفتەی ڕابردوو ڕەوانەی ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی دەوڵەتکراوە و واژویان لەسەری کردووە. ئێستا تەنها ئەوەی ماوە کە وەزیری داد بڕیاری لەسەر بدات تاکو لە ڕۆژنامەی وەقائع عێراقی بڵاو بکرێتەوە. دوای گۆڕانکاری لە ڕێنماییەکان وەزارەتی دارایی جارێکی دیکە ڕێنماییەکانی ئاراستی ئەنجومەنی وەزیران کرد و ئەوانیش هەفتەی ڕابردوو دەنجیان لەسەرداوە. لەم هەفتەیەشدا دەگاتە هەموو وەزارەتەکان. دواکەوتنی جێبەجێکردنی یاسای بودجە گرفتی دارایی و کارگەڕی زۆری بۆ وەزارەتەکان و ڕەوانەکردنی پشتی هەرێمی کوردستان دروست کردووە. هەر بۆ هۆیەوە وەزارەتی دارایی بڕیاری داوە تا ئەو کاتێ ڕێنمایە گشتیەکان بە تەواوی جێبەجێ دەکرێت ڕێنمایی تایبەت بدەن بە وەزارەتەکان و حکوومەتی هەرێم بۆ خەرجکردنی موچە و مۆڵەتی فەرمانبەران. ڕۆژنامەی وەقائعی عێراق کە سەر بە وەزارەتی دادا ڕۆژی دووشەممە ڕێنماییەکانی بودجە بڵاو دەکاتەوە. هەردوای بڵاوکردنەوەی وەزارەتی دارایی ڕاستەوخۆ ڕێنماییەکان دەدات بە وەزارەتەکان بۆ جێبەجێکردنی. نزیکەی 2 مانگە پەرلەمانی عێراق یاسای بودجەی پەسەند کردووە بە بیانووی دەرکردنی ڕێنمایی و ڕێکار و ڕۆتینەتەکان وەزارەتی دارایی تاکو ئێستا یاساکەی جێبەجێ نەکردووە. ئەمەش تووڕێی و نیگەرانی بەشێک لەلایەنە سیاسیەکانی لێکەوتوتەوە. شوان جەباری، کوردستان 24 باغدا.